ئێستاشەر چاوەڕێمە پێم بڵێ پەشیمانی تەواوی دەردەکانیمنی بۆ خۆت نازانی جارێک نەبوو کە بێیەوە ببینی حاڵم ببینی چەندە تاریکە ژوورەکەی ماڵم جمە هێوا بێ من ماڵۆ ئامان یارم دەمرم ئەمن ناژیم بێ تۆ ئامان یارم لە چاوی تۆ تیشکێ هەیە دڵم خولای نیگای تۆیە بڕوانە دڵی داماوم گرفتاری چاوی تۆیە بەمنێت کۆت بێوافانین بێوافاییت کرد دڵم لە تاوی باوەشت لە سینەدامت جارێک نەبوو کە بێیەوە ببینی حاڵم ببینی چەندە تاریکە ژوورەکەی ماڵم جمە هێوا بێ من ماڵۆ ئامان یارم دەمرم ئەمن ناژیم بێ تۆ ئامان یارم لە چاوی تۆ تیشکێ هەیە دڵم خولای نیگای تۆیە بڕوانە دڵی داماوم گرفتاری چاوی تۆیە چاوی تۆ تیشکێ هەیە دڵم خولای نیگای تۆیە بڕوانە دڵی داماوم گرفتاری چاوی تۆیە